ئامانج لە ئەو وەفدا ئەوە بووە کە دۆخی ئێستای بەغدا و دۆخە سیاسیەکەی و زیاتر بەدواداچوون بوو بۆ چۆنیەتی هەنگاوەکانی بەرەو دروستکردنی حکوومەت یانیش ئەو دۆخەی کە لە دوای تەواوبوونی هەڵبژاردن ڕوویدا کە دەزانین هەندێک کاری ڕوویداوە کە بۆتە جێی دڵناخۆشی هەموو لایەکمان بە حەقیقەت و نەتایجی انتخابات تا ئێستاکە مسادقە نەکراوە لەسەری جگە لەوەی کە اعتیسام هەیە و خۆپیشاندان هەیە و ناڕەزاییش هەیە یەکێتی نایەوێت ببێتە تەڕەف لەگەڵ لایەنێک لەسەر حیساوی لایەنێکی تر کێشەکان زیاتر لە نێو ماڵی شیعیایە و ئومێدەوارین خۆیان ئەو کێشانە لە نێو خۆیانە چارەسەر بکەن چونکو بە حەقیقەت قەراری یەکێتی ئەوە نییە کە ئێمە تەڕەف بین لەگەڵ گروپێک لە دژی گروپێکی تر دەمانەوێت یەکریزی کورد بەهێزکەین لە بەغدا یەک هاوپەیمانی کوردستانی لە بەغدا هەبێ بۆ ئەوەی چارەسەری کێشەکانی کوردستان بکرێت و چارەسەری کێشە مزمنەکانی کەرکووک و خانەقین و شوێنەکانی تری مادی سەڵچت بکرێت ئەمە بە یەکریزی کوردیەتە دی بۆیە یەکێتی یەکێک لە هەرە دروشمە سەرەکیەکانی ئەمە بووە لە کاتی بانگەشی هەڵبژاردن و دروشمێکی نیشتیمانی نەتەوەییشە ئەوەی کە ئامانجمان بوو لەو سەردانیە ئەو دۆخە سیاسیە و ئەو وەزعی کە لە نێو لایەنە سیاسیەکانی عێراقەیە بیگوازینەوە بۆ بەڕێز مەکتەبی سیاسی یەکێتیمان و لەوێش تاوتی ئەو مەوزوعە بکرێت پاشانیش ئامادەکردنێک هەبێ بۆ ئەوەی چۆن دانوستانەکان دەست پێ بکات.